ئەمن یەک بە خۆم ئێستا تقریبا 20 کەس نەگەدای ناو بازاری هەر بیسی جەلات و زەلام کوژە لەسەر حەق ئەو خاکە داکە ئەوەی دیڤا لە داچینەکە کاک مەسعود با ڕئیس مامی سەرۆک مامی ئەمەش بانای ڕئیس بین هەموو مال دووسێ سێ ساری هەیە تازە کەس سایە کەس نابەلە بۆی هەمومان وەسەمان باشە ئەگەر لە خۆمان تێک نەدەین ئەو گەنجەی ئێستاکە خەریکی موبایلۆکە بۆ جۆکە و جۆکەیە بەڕاستی ئاگان لە قیامەت توێژنمایە هەولێر ئەمین و ئەمانە چاومانە هەردەم لە گەرمانە کوردستان ئیشاڵە هەر ئەمین و ئەمان دەبی لەبەر ئەوەی ئەمە هێزێکمان هەیە هێزێکی پۆڵاییە ئەمەن داخەشی گرانم ئەو هێزەی کە هەیتمان دەبی یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک بیر و یەک بڕا و یەک توانە و یەک ئاڵای کوردستان بی یەک ڕئیسمان دەوێ سەرپەرشتیمان بکە ئەو ناکۆچیمە وەی لەمە کرد ئەوڕۆ ببینەوە ژێر دەستا تەبان هەینی وەزعک بوو ئێستا وەزعەکە ئێستا ئەربیل و هەولێر ئەمین و ئەمانە چاومانە هەردەم لە گەرمانە خەیاری هەموو کەس خاوە خەیاری هەموو دوژمنەکانی دەور و بەرمان خەیاریان با خاو بیتن ناتوانن کوردستانمان هەرێمی کوردستان لە تێکدەن هەرێمی کوردستان بە تەوقیعشی ئومە متحیدەی بە تەوقیعی بریتانیا و ئوسترالی و ئەمریکای کرایە ئێمە ئەو ڕۆکە دڵنیات دەکەمەوە حواڵەن بە یەخەم پارداتەوە وەزع بەرەو باشی دەبی ئەممان ڕزایەکی گەورە لە یەکێتی لە پارتی ئینتیخابەشی دەکەین ئەو ئینتیخابە با سەر بگری وەکو برایان نان و ئاوەکەی بخۆین با نەبینەوە ژێر ئێستا دوودی من زەبەر ئەمرین و خانەقیل و مەندەلی و بەدرە و زەسام و شنگار و ژێخان و تەلافەر و زمار بوو نەک لە پردێ ماسییان بگرم چۆرچینیمە کەرکووکچیمە کەرکووی لە قوسم بوو بە عەبسەحای دۆڕاندم لە ناکۆچی خۆمان ئەو ناکۆچەی لابن پەرەچسپی وەرجێرن بکەن لە ڕای خوای وەرن دانیشن با ئینتیخابەشی بەبێ فێر بەبێ غەش بەبێ ئەوە بکەین لە خۆمان دانیشین ئەمە دەمانەوێت ئێستا ڕئیسێکمان هەبی کاک مەسعود با ڕئیس مامی سەرۆک مامی ئەمەش بانای ڕئیس بین سەرکەوتن لۆمەیە و هەولێرش ئەمین و ئەمان دەبی و ئەمن و ئاسایشمان هەیە شورتە و مکافعەمان هەیە و هێزە ڕەشەکەمان هەیە ناو بازارێ الحەمدوللا لە زۆر محافەزەکانی کوردستان ئەمینترە هەولێر لەبەر ئەوەی چەند مەدەنیە ئەوەندە ئەمن و ئاسایشە و پێشمەرگە و هەر بە خۆم ئەمن دیڤا دەکەم چونکە ئەو خاکە داکە ئەوەی دیڤا لە داچینەکە خۆنیە کوردستانی خۆمانە و باشە مامۆ دەمەوێت ئەو پرسیارە بکەم ینی ئەو هەروەک باس کرد تۆ دنیا دیتێ ئەو کاتت لەبیرە کە پێش ساڵی 96 یان لە ساڵی 96 خەڵک نەدەوێرە ئۆتۆمبیل لەبەر دەرگا ڕابگرێ نەوەک لێی بدزرێتن خەڵک نەدەوێرە کەلوپەل بباتەوە ماڵەوە کەچی ئێستاوان نییە دەمەوێت ئەو بابەتە ینی وردەکارێکی لە دەمی خۆتەوە جێ بابەتە دەمەوە دوا بەشم پێ تەمان ئەو کات ساتی ئەمە برسی و تێنی بووینە زۆر کەسمان نەبوونی بووە پاشی هەر کوردستان بەعام ئەو کاتی برسی و تێنی بووە نەبوونی و پارە و پولمان کەم بووە لێ ڕاوڕووی دزیمان دەکرد ئەمان ئێستاکە ئەو پارەی نەفت و گاز و غاز و بەرد و داری پنگانەوەی داوا هەموو مال دووسێ سێ ساری هەیە تازە کەس سایە کەس نابەلە بۆی هەمومان وەسەمان باشە ئەگەر لە خۆمان تێک نەدەین ئێستا شەوان بە ئارامی ئۆتۆمبیلەکەت لەبەر دەرگا ڕادەگری سێ شەوێ لە زادەی پاردەوە هەتا سبێنێ سلااوەکی بەهێز لە ئەمن و ئاسایشمان لە شوتۆ مکافعەکانمان لە ئەمن و ئاسایشمان لە بارزان قەسابی کە شەوان ساعت دوو شەوێ لە دەرەیە ئەوە دەورێکی خۆی هەیە و لەبەر ئەوەی ئێستاکە هەموومان چاومان کردەوە دەبی چاوشمان بکەینەوە شەوانە هەتا سبێنێ واجب هەیە زۆر کەسێ بە مەدەنیە نازانی ئەو ئەمن و ئاسایشە ئەمان دیڤا لە خاک و نیشتمان دەکاو ئەمن یەک بە خۆم ئێستا تقریبا 20 کەس نەگەدای ناو بازاری هەر بیسی جەلات و زەلام کوژە لەسەر حەق ئەمە قبول ناکەین کەس دارکە شەقمان لێدا کوردستان ئی خۆمانە و لۆ خۆمانە و سەرکەوتن لۆنگۆ زەلات و زەلام کوژە لەسەر حەق لەسەر حەق تەمانی کو کابرا بێن لە ناو ماری خۆت بتکوشی بتبڕی دەی بە زوار بی ئەی بە زوار میخیجا خوا بە شەری مەردی خۆش دەوێت سەدام حوسێن کابرایەک گودیان و دنیای دەکوشت کابرایەک مرد با ئەعدامی دەکرد دەگۆ مەردە ئەعدامی ناکەم مرد هەر مەردا دەمینێتەوە بە مەردی دوا پرسیارم سیویەکی ئاب خیانەت بوو یاخود سەرکەوتن بوو کەو بۆ خۆ ئەوە معامەرەشی دووەلی بوو مارکاولی کوردی بوو نە بەدەستی یەکێتی و لەبەستی پارتی و نە بەدەستی ئێمەیە معامەرەش دووەلیە ئێران وإسرائيل وأمريكا وبريطانيا بيكو نفتكي وادبن يك دنجن يك رجن أجا إسرائيل وأمريكا وإيران يك نبي إيران لك إسرائيل وأمريكا خير السيودو سلام من آزادم أمريكا بخيل عراقي قرد لبصرة هزاي لجرمان مرد لفلوز رومادي بقناجة كجرا لبغداد لمطاري سري برا أمريكا خير يسلك إيران وباريان داتيونان أوكي يقول يك دنجن يك رجن كركوك مؤامرة دوليبو لسر كردستان لما ينستان أبيش أمريكا ناكوك نبانيا يك بانيا هر منقودي يس أمريكا هر دماينوا والله جندي دهاتو أجر بجيم ممكن موادي عسكري رانش إن كان عسكر هذا قد يداك وبابي خوي بزايتن أو جندي إستاكا خليش موبايلكم بوجوكم وجوكيا براسي أجان لقيامة تجني معايا.